بڕیار و جوڵەیەکی سیاسی و سەربازی، وەرچارخانێکی گەورە، داگیرکردنی کوێت لەلایەن عێراقەوە. 35 ساڵ لەمەوە بەرچی ڕوویدا و ڕێڕەوی مێژووی سیاسی عێراق چی گۆڕانکاری و وەرچەرخانێکی بەسەرداهات. بڕیارێکی بە پەلەو هەڵەیەکی سیاسی و غرورێکی بەتاڵ و ناوبۆشی سەرکردەیەک بوو یان بەشێک بوو لە پلانێکی پێشتر ورچەنراوی جیهانی. لەگەڵما من بۆ ئەم راپۆرتە شیکاریە ئامادەکردنی هاوڵاتی. 35 ساڵ لەمەوبەر داگیرکردنی کوێت لەلایەن عێراقەوە. لە بەرەبەیانی ڕێکەوتی 2 ئابی 1990 تەلەڤیزیۆنی عێراق بەیاننامەیەکی خوێندەوە کە خاڵی وەرچەرخان بوو لە ڕێڕەوی ژیانی عێراقیەکان و مێژووی دەسەڵاتی سیاسی لە عێراقدا و زنجیرەیە گۆڕانکاری گەورەی بە دوای خۆی داهێنا. بەیاننامەکە داگیرکردنی وڵاتی کوێت بوو لەلایەن سوپای عێراقەوە لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێردا. کوێت کە وڵاتێکی خاوەن سەروەری و دانپێدانراو بوو لەلایەن کۆمەڵەی نەتەوە یەکگرتوەکان و تەواوی دنیاوە. ڕژێمی بەعسی دەسەڵاتداری پێشووی عێراق بە سەرۆکایەتی سەدام حوسێن بڕیاری داگیرکردنیدا. عێراق لە دوای جەنگی 8 ساڵی لەگەڵ ئێران داگەڕانی ئابووری توش هاتبوو، قەرزێکی زۆری لەسەر کەڵەکە ببوو. سەدام کە خۆی بە پارێزەری دەواازەی خۆرهەڵات و پارێزەری ئومەی عەرەبی ناو دەبرد، تەواوی دەوڵەتانی کەنداوی عەرەبی و نیمچە دوورگەی عەرەبی بە قەرزدار و منەتباری خۆی هەژمار دەکرد، گوایە لە چاوچنۆکی و پاوانخوازیەکانی ئێران لە خۆرەڵاتەوە لەلایەک و هەروەها لە هەژمونخوازی ئیسرائیل و زایۆنیزم لەلایەکی ترەوە دایان پارێزێ. هەروەها بەو هۆکاری لە جەنگە 8 ساڵەیەکەیدا لە دژی ئێران ئەمریکا و وڵاتانی خۆر ئاوا پشگیریان دەکرد. پێشبینی دەکرد کە لە داگیرکردنی کوێیدا جیهان و وڵاتانی عەرەبی یان بێدەنگی هەڵدەبژێرن یان ئەو پەڕی چەند بەیاننامەیەک دەردەکەن و هیچی تر، واتە کار ناگاتە ئەوەی بە زەبری چەک و سەربازی ڕوبەڕووی ببنەوە. هەڵبەت کە ئەو جۆرە پێشبینی و تێگەشتنە بە تەواوی هەڵە و پێچەوانەی ڕووداوەکان بوو. لێرەدا پێویستە ئاماژە بەوە بدەین کە سەدام لە بەرەنجامی ئۆپراسیۆنەکانی پرۆسەی بەدناوی ئەنفال لە دژی کوردەکان و تا ڕادەیەک سەرکەوتن بەسەر شۆڕشی چەکداری هێزە سیاسیە کوردیەکاندا و کۆنتڕۆڵکردنی تەواوی ناوچە سنووریەکانی باکووری وڵاتەکە واتا کوردستان بە خۆنازین و غروری سەرکەوتن زاڵ بوو بەسەریدا. هەروەها لە کیمیا بارانکردنی شاری هەڵەبجەدا جیهان بێدەنگی لێکردبوو. کوێت وڵاتێکی دەوڵەمەند بەنەوت سەدام ویستی بیکە بە 19یەمی پارێزگای عێراق و نەوتەکەی بخاتە ژێردەستی خۆیەوە و کۆنتڕۆڵی نرخ و بڕی هەرناردەی نەوت لە ڕێکخراوی ئۆپیک و جیهاندا بکات تا ڕادەیەک ئەمەش ئابووری عێراق ببوژێنێتەوە و لە قەرزەکانیشی ڕزگاری بکات. بەڵام ئەوەی ڕوویدا پێچەوانەکەی بوو. ئەو داگیرکاریە بوو بە زەلکاوێک و عێراق کەوتە ناوی کە تا ئێساش هەر نەیتوانیوە خۆی لێ دەرباز بکات. لە بەرەنجامی ئەو داگیرکاریەوە تەواوی وڵاتانی جیهان بە تایبەتی وڵاتانی خۆر ئاوا لە هاوپەیمانێتێکی نێودەوڵەتیدا بە سەرکردایەتی ئەمریکا و بەریتانیا هەروەها سەرەڕای وڵاتانی عەرەبیش دژی وەستانەوە و لە ئەنجامدا بەهێزی سەربازی لە کوێیت دەرکرا کە ناسراوە بە جەنگی کەنداو. بەشێکی زۆری سوپای عێراق لەم جەنگەدا لەبەر یەک هەڵوەشایەوە و بە شکستی عێراق تەواو بوو. ئەم هەنگاوەی سەدام کە خۆی دواتر لە یەکێک لە چاوپێکەوتنە تایبەتەکانیدا باز لەوە دەکات لە بڕیاری داگیرکردنی کوێیدا پالە کراوە و بە وردی دیراسان نەکردووە، بە واتایی بڕیارێکی هەڵە بوو. لێکەوتەکانی زۆر بوو. ئەمانە هەندێکیانن. یەکەم، ساپاندنی گەماروویەکی ئابووری قورس و خینکێنەر بەسەر عێراقدا لەلایەن ئەمریکا و هاوپەیمانەکانیەوە کە ئەمەش بوو بەهۆی هەڵاوسانی ئابووری و بەرزبوونەوەی نرخی خۆراک و کاڵا و پێداویستیەکان بە ڕێژەیەکی زۆر و هەروەها بێبەهابوونی دراوی عێراقی. دووەم، گۆشەگیربوونی عێراق لەسەر ئاستی نێودەوڵەتی و دیبلۆماسیەتی جیهانی. سێیەم، لەبەر یەک هەڵوەشانی سوپای عێراق کە هەرگیز خۆی نەگرتەوە و وەکو پێشووی لێ نەهاتەوە. چوارەم، داڕمانی ژێرخانی ئابووری و کەرتی پیشەسازی عێراق و قەرزێکی بێشماری کەوتە سەر بە قەرەبووکردنەوەی کوێیتیشەوە. پێنجەم، هاتنە خوارەوەی ئاستی داهاتی گشتی و داهاتی تاکی عێراقی بە ڕادەیەکی زۆر کە هەژاری باڵی کێشا بەسەر کۆمەڵگای عێراقیدا. شەشەم، لاوازبوونی پێگەی عێراق لەسەر ئاستی ناوچەی و جیهانیدا، هەروەها لە لای بەشێکی زۆری دەوڵەتە عەرەبیەکانیش. حەوتەم،
پاشەکشە و بەرەو دواگەڕانەوەی ڕەوتی ژیاری شارستانی و فەرهەنگی لە کۆمەلگای عێراقیدا بە تەواوی پێکاتەکانیەوە. هەشتم، کارتی تەندروستی و پەروەردە زیانمەندی یەکەم و دووهەمین بوو. نۆیەم، لاوازبوونی دەستگاکار گێڕیەکانی خزمەتگوزاری گشتی و هەروەها لاوازبوونی دەستگاکانی وەکو پۆلیس و ئاسایش کە ئەمەش کەلێن و بۆشایی ئەمنی لێکەوتەوە. دەیەم، هەموو ئەو خاڵانە ڕێگایان خۆش کرد بۆ ڕاپەڕینە جەماوەریەکان لە ناوچە جیاجیەکانی عێراق و دواتریش ڕێگەی کردەوە بۆ هاتنە ناوە و تەداخولکردنی وڵاتانی دەوروبەر بە تایبەتی تورکیا و ئێران و پێشێلکردنی سەروەری خاک و دەوڵەتی عێراق. ئەم خاڵانە بە کورتی کاریگەری و لێکەوتەکانی بڕیاری داگیرکردنی کوێیت بوو لەلایەن عێراقەوە. لێرەدا دەبینین کە هاڵەی سیاسی و بەخۆنازین و غروری بەتاڵ و ناوبۆشی سیاسیەکی یان دەسەڵاتدارێک دەشێت چی کاریگەریەکی نەرێنی و چی وێرانکاریکی لێ بکەوێتەوە بۆ کۆمەڵگا. هەروەها لەسەر ئاستی گشتی فراوانتری جیهانی داگیرکردنی کوێت لەلایەن عێراقەوە بە گوێرەی هەندێک لە شیکاری و تیۆرە سیاسیەکان ئەگەر هێندەی پرۆسترۆیکا و گلاسنۆست ڕووداوێکی گەورە نەبوو بێت ئەوە هیچی وای کەمتر نەبوو. لێرەدا باشترە ئاماژە بەوە بدەین کە پرۆسترۆیکا و گلاسنۆست دوو وشەی ڕووسین کە بە مانای پێکێنانەوە و دامەزراندنەوە و کرانەوە دەگەێنن. کابوون بەهۆی هەرەسێنانی یەکێتی سۆڤێت و پارچە پارچەبوونی ڕووسیای فیدراڵی بەبێ ئایدۆلۆژیای کۆمێنیزمی لێ دروست بوو، لە ئەنجامیشدا تاکجەمسەری هێز و باڵادەستی بەرەی سەرمایەداری بە سەرۆکایەتی ئەمریکا باڵی کێشا بەسەر جیهاندا. داگیرکردنی کوێتیش لەلایەن عێراقەوە ئەو ڕووداوە بوو کە لە هەناویدا وەرچەرخانی گەورەی هەڵگرت بوو لەسەر ئاستی باڵانسی هێز و سەرەتای باڵکێشانی سیستەمی نوێی جیهان، تەنانەت سەرەتای هەیمەنەی گلۆبالیزیشن بوو کە هەندێک بە ئەمریکانیزیشن ناوی دەبێت. پرسیارەکە بۆ خەڵکی عێراق و خەڵکی کوردستانیش وەکو بەشێک لە عێراق ئەمەیە. ئەم داگیرکاریە چی بە دیاری پێشکەش بە عێراقیەکان کرد و لە نیگای ئێستاوە بۆی بڕوانین چی دەبینین؟ دەتوانین پرسیارگەلی دیکەش لەباری ئەو ڕووداوەوە پێشنیار بکەین. بۆکو هەڵەی سەدام حسێن بوو یان ئەڵقەیەک لە زنجیری ئەو ڕووداوانەی دەبوایە ڕووبدەن. خاڵێکیا هەنگاوێک بوو لە هەنگاوەکانی سەر نەخشەی ڕوودا و گۆڕانکاریە جیهانیەکان بە سەرپەرشتی ئەمریکا یان یەکێک لەو ڕووداوە لابەلاو کتوپڕانەی کارڕێڕەوی مێژوو دەگۆڕن. ئەی تۆ چۆن تێی دەگەیت و بۆ چوونت لەو بارەیەوە چییە؟